شاهۆ نەجم کەرکووکی بەروەردەی دەستی شۆڕشگەڕێکە و خزمەت بە گەل و نیشتمانەکەی دەکات. کەم نین ئەو ئەستێرە ناوجارانەی گیان و سەر و ماڵیان لە ڕێگایەم نیشتمانەدا جاناوە. ئەوان دڵسۆزانە گیان و ماڵیان خستۆتە سەردەست تاوەکو بەرگری لە ماف و خاک و کەرامەتی میلەتەکەیان بکەن. شاهۆ نەجم کەرکووکی یەک لەو کەسایەتیە خۆنەویست و دەروەستانەیە کە خزمەتکردن لە باوکیەوە فێربووە و هەتا ئێستاش لێی بەردەوامە. شاهۆ نەجم کەرکووکی کوڕی فەرماندە نەجم کەرکووکیە. باوکی تەمەنێک خزمەت و خەباتی هەیە، زیندانی سیاسی بووە، برایەک و مامێکی و ئامۆزایەکی شەهید بوون. لە شۆڕشی ئەیلولدا بەشداری کردووە. یەکەمین کەسەکان بووە کە لە ڕاپەڕیندا چالاکی بەرچاوی هەبووە. لە پرۆسەی ئازادکردنی عێراق و شاڕ دژی قاعیدە و تا شەڕی داعشیش خزمەت و خەباتی کردووە. نەجم کەرکووکی هەر فەرماندەیەکی سەربازی نەبووە، بەڵکو مامۆستایەک بووە بۆ منداڵەکانیشی. شاهۆی کوڕی لە شەڕی داعشدا کاتێک باوکی لەگەڵ هێزەکەی بەرگریان دەکرد، ئەو بە لێدانی خەندەق بە دەوری کەرکووکدا دڵی کوردستانی لە هێرشی تیرۆریستانی داعش پاراست. دەیان و سەدان خزمەت و خزمەتگوزاری بۆ ئاوەدانی شارەکەی کردووە. خزمەتکارێکی سادە و بێڕیای خەڵکی شار و ناوچەکەیەتی و هەموو ئامانجی ئاسوودەی و ئاسایشی خەڵکەکەیەتی. شاهۆ نەجم کەرکووکی سەلماندوویەتی کە کەسایەتیەکی دڵسۆز و خزمەتکارێکی بە ئەمەگی نیشتمانەکەیەتی.